بۆ خۆشمان بە مەرجێک دەبین کە وەفادار بین بۆ بیر و باوەڕەکەمان، وەفادار بین بۆ پەروەردگارمان، وەفادار بین بۆ ڕابەر و پێشەوامان محەممەد صلى الله عليه وسلم کە هەموو مرۆڤاتی شانازی پێوە دەکات. لە هەرێمێکی ئازاد و ڕاپەڕیودا لێرەوە و بەم شێوەیە دەستمان پێکرد لە هەولێری پایتەختەوە دروشم و قەناعەتی ڕاستەقینەی ئیسلامەتی خۆمان بێد و ڕووی و ڕووپامای و ترس خستە ڕوو تا ئێستاش لەی بەردەوامین و بەرگریمان لێی کردووە. لە قۆناغی بەر لە ڕاپەڕین حەزب و ڕەوت و کەساتە ئیسلامیەکان بە نووسین ڕوبەڕووی شەپۆلی بەرفراوانی پارتوێزە چەپ و ئەلمانیەکان بۆ بێدینی و دژایەتی ڕەوشت و بە ئیسلامیەکان دەبوونەوە. قوتابیانی بەڕێزی وڵاتمان بە عەقڵی میلەتمان دەزانین. لە دوای ڕاپەڕین و هەر لە ژێر کاریگەری قۆناغی شاخ ئێچێتی و پارتی تونتر لە جاران لە قوتابخانە و فەرمانگا حکومیەکان بە ئاشکرا لە بەردەم تەشەنەسەندنی ڕەوتی ئیسلام خوازانە و پابەندی خەڵکی وەستانەوە. لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو دژایەتی یەکێتی و پارتی و دەسەڵاتە حزبیەکان بۆ دیاردە ئیسلامیەکان زیاتر بوو، شەڕیان بە باڵاپۆشی و ڕیش و تەنانەت سیواک دەفرۆشت و وەک دیاردەیەکی نامۆلیان دەڕوانی و بەس بوو بۆ ئەوەی کەسێک بەهۆیانەوە ڕوبەڕووی ئازار و پەراوێزخستن و بێبەشبوون لە دامەزراندن ببێتەوە و بۆ ئەمەش دەیان و سەدان نمونە هەیە. لەو قۆناغەشدا ئیسلامیەکان وەک قەڵغان بوون بە پەروەردە وانەی بەردەوام بە هۆشیاری و ڕاهێنانی خەڵک لەسەر خۆراگری و هەندێک جاریش بەڕوبەڕووبوونەوەی ڕۆشنبیرە توندەکانی ڕەوتی چەپ و ئەلمانیەت بەرپەرچی ئەو هێزانە دەبوونەوە. ئیسلامیەکان نەک هەر ڕوبەڕووی ڕەشەوێرشی نارانی ئیسلام و حاڵەتی ئیسلامی ناوخۆی بوونەتەوە، بەڵکو لە پرسە ئیسلامیەکانی جیهاندا و لە کاردانەوە بەرامبەر بە بێڕێزی بە ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناڕەزاتی بەرفراوانیان دەربڕیوە و سەرمەشقی ڕەچەشکێن بوون. ئەوانەی کە سوکایەتی بێڕێزیان کرد بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، سوکایەتی بێڕێزیەکەیان بۆ خۆیان گەڕایەوە، قسەگوتن بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو تفی سەربەرەوژوورە بۆ خاوەنەکەی دەگەڕێتەوە. بەڵام ئێمە و مسلمانانی شوێنەکانی دیکەش لە کاتێکدا کە هەڵدەستین بە ناڕێزایی دەربڕین و مەحکومکردنی بێڕێزی نواندن بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە دیفاع لە دین و مسلمانەتی خۆمان دەکەین. بۆ ئیسلامیەکان نامۆ موزایەدە نییە شانازی بە ئیسلام و پێغەمبەرەکەی و دروشمە ئیسلامیەکەیانەوە بکەن و بەرگریان لێ بکەن. بە پێچەوانەوە هێزە ئەلمانیەکان کە ئاینی ئیسلامیان لە خەباتی خۆیان و ژیانی سیاسی و حکومڕانی و کۆمەڵاتی و فەرهەنگی کۆمەڵگە دوورخستوتەوە و هەندێک جار بە ئاشکرا دژاتی دەکەن هەر بانگەشێکی ئیسلامەتیان و هەر بەشداریەکیان لە چالاکیە دینیەکان کاتیە و بۆ چاوبەستەکی و بامانجی سیاسیە. زۆر ڕازین و توش ڕازین.